بەڵێ ئەمڕۆ ساڵێک بەسەر بڕیاری ڕاگررتنی هەناردەی نەوتی هەرمی کوردستان لە ڕێگەی بەندەری جیهانی تورکیەوە تێدەپەڕێت لەسەر سکاڵایەکی تورکیا لەسەر عراق لە دادگای نێوبژیوانی پاریس. بەڵام ئێستا کێشەکان چارەسەر کراون، کێشە تەکنیکیەکان کە تورکیا بیانوو هەیە، بەڵام عراق ئامادە نییە ڕێگە بە هەناردەی نەوتی هەرمی کوردستان بدات. ئەمەش کۆمەڵێک کێشەی دارایی دروست کردووە، بە تایبەت زیانەکان بۆ سەر کۆمپانیا نێودوڵەتیەکانی بواری نەوتیش. لەسەرم پرسە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز سیریل فێدرشۆفن، شارەزای وزە و جێۆپۆلیتیکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئەمستردامی هۆڵەنداوە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵ ما. بەڕێز سیریل، ئەم کاتت باش. ساڵێک تێدەپەڕێت بەسەر ڕاگررتنی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بەندەری جیهانی تورکیەوە. زیانەکانی چی تا ئێستا و کاریگەریەکانی چی بووە؟ First of all, most of Iraqi oil to Europe would have been ئەوەی کە ئێستا ڕوودەدات لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە هەناردەکردنەوەی نەوت لە ڕێگەی بۆری نەوتی تورکیا عێراقەوە. ئەمە بووە مانگانە زیانی 1 ملیارد دۆلاری گەیاندووە بە ژێرخانی عێراق و هەروەها ئەمە مانگانە 400,000 بەرمیل نەوت لە ڕێگەی ئەم بوریەوە هەناردە دەکرێت، بەڵام ڕاگیرەوە. بەڵێ باشە. کۆمپانیا نەودوڵەتەکانی بواری نەوت کە لە هەرێمی کوردستان لەگەڵ ڕێککەوتنیان هەبووە بۆ دەرهێنان و هەناردەکردنی نەوت، ئەوانیش زەرمەند بوون. ئەمە چ کاریگەریەکی لەسەر پەیوەندیەکان و هەروەها ئەم کۆمپانیانە دەبێت کە لە هەرێمی کوردستان و عێراق کاریان کردووە؟ کۆمپانیاکان نێودوڵەتەکان، کۆمپانیەکانی بواری نەوت مافی خۆیانە کە لە هەرێمی کوردستان کار بکەن و پێویستە حکوومەتی عێراقیش ڕێز لە داواکاریەکانیان بگرێت، ئەو داواکاریانی کە بەپی ڕێکەوتن لە نێوان کۆمپانیەکان و حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق کراوە و پێویستە حکوومەتی عێراق ڕێگە بدات کە هەرێمی کوردستان ئیدارەی خۆی بدات بە پێی دەستور و هەروەها پێویستە مافی کۆمپانیا نێودەوڵەتیەکانی بواری نەوتیش بدرێت، چونکە بە هەناردەکردنەوەی ئەم نەوتە وا دەکات کە زیانی کۆمپانیا نێودەوڵەتەکانی بواری نەوت کەمتر بێتەوە. بەڵێ ئێستا ئەزانین کە پرسی ئاسایشی وزە بە تایبەتی لە دەستپێکی شەڕی رووسیا و ئۆکرانیا و پرسێکی جیهانی و نێودەوڵەتیە. هەرێمی کوردستان چه ڕۆڵێکی لە دابینکردنی ئاسایشی وزە دەبێت؟ وایە ئەم بڕیارانە کاریگەری لەسەر ڕۆڵی هەرێمی کوردستان وەروەها بەگشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناکات؟ بەڕێزبەتی ئەوروپاوە نەوتی حکوومەتی هەرێمی کوردستان کاریگەری هەیە و پێشتریش ئەم کاریگەریە نیشان دراوە، وەک دەزانن کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان کاریگەری هەیە لە بواری وزە لە جیهاندا و لە ناوچەکەش. ئەمە هەناردەکردنەوەی ئەم نەوتەش کاریگەری دەبێت لەسەر بەهێزکردنی کەرتی نەوت لە هەرێمی کوردستان و هەروەها ئەو کۆمپانیا نەوتە نێودوڵەتیانەشی کە لە ئەمریکاوە ئێستا لە عێراق دەژین و کار دەکەن و بەرهێنان دەکەن بە هەناردەکردنەوەی ئەم نەوتە، با بڵێن سوودی بۆ ئەوانش دەبێت و هەروەها ئێستا بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستانیش کاریگەری لەسەر هاوسەنگی وزە لە جیهان دەبێت و بە بڕیارەکانی دادگای فیدراڵیەوە بەو بڕیارانەی کە دراون بۆ ڕاگررتنی هەناردەی نەوت زیانی لەسەر هەرێمی کوردستان و تەواوی ناوچەکە دەبێت. بەڵێ ئاماژەتان بە هاوسەنگی وزە کرد بە تایبەتی لە ئەوەی کە پرسی ئاسایشی وزە پرسێکی گرنگی جیهانیە، ئێستا لە بازاڕی کڕین و فرۆشتنی نەوتیشتا جۆرێک لە ناهاوسەنگی دروست بووە. ئایا ڕاگررتنی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان لە ماوەی ئەو 1 ساڵەدا ئەم ناهاوسەنگی ئاڵۆزتر نەکردووە؟ taking out 450
450,000 barrels from the KRG to Turkey. زیاتر لە 400 ڕاگررتنی 400,000 بەرمیل نەوت لە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بۆ نەوتی عێراق تورکیا کاریگەریەکی زۆری دەبێت لەسەر هاوسەنگی وزە لە جیهان و ئاماش کاریگەری دەبێت لەسەر هاوسەنگی وزە لە لە عێراق لەسەر ئاستی نێودەوڵەتیش ئەگەر تۆ سەیری بازاری نەوتی جیهانی بکەین ئێمە دەبینین کە کورتێنان هەیە لە بازاری نەوتی جیهانی ساڵانە 1.5 ملیار نەوت لە بازارەکانی جیهاندا ئێستا هەیە بەڵام بە هەناردەکردنەوەی ئەمە کاریگەری دەبێت بەدڵایەوە. باپی هەڵکەوتی جوگرافی هەرێمی کوردستان لە پێگەی جیۆپۆلیتیکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێگەی هەرێمی کوردستان لە بواری وزە و ئاسایشی وزە چۆن دەبینن بە تایبەتی ئەگەر هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە لە ڕێگەی بەندەری جیهانەوە بەگشتی ئەگەر باسی بکەن. لەسەر دۆخی ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان پێگەیەکی گرنگی هەیە لە بۆری ئابووری لە ناوچەکە و بە شێوەیە ئەگە لە جوگرافیای حکوومەتی هەرێمی کوردستان یاخود هەرێمی کوردستان بڕوانین جوگرافیەکی گرنگی هەیە گرنگە کە حکوومەتی هەرێمی کوردستان بەهێز بێت لەم بەپێی جوگرافیای خۆی پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بەهێز بێت و گرنگە دەبینین ئێران و تورکیا و رووسیا ڕۆڵێکی گرنگ دەبێرن لەمە بەڵام بۆ ئێمە گرنگی ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان بەهێز بێت. باشە گەر لە کۆتایشدا بپرسم ئایا ئەمریکا و ئەوروپا دەتوانن فشار بخەنە سەر حکوومەتی عێراق بۆی کە پابند بێت بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان و ئەم گوشارانە لە چه ڕێگەیەک دەتوانن کاریگەر بن؟ بەڵێ وایە ئەوەمان لەبیر بێت کە ئێستا پێگەی و هەڵوێستی ئەمریکا، عێراق، چین، رووسیا هەموو ئەمانە فشارێکی زۆر دەکەن و پێویستە ئێمە سەرنجمان لەسەرەوە بێت کە پێگەی ئەمریکا لە ناوچەکە لە ژێر فشاردایە پێگەی عێراق لە ژێر فشاردایە چونکە چین و رووسیا ئەوڵ دەدەن هەیمەنە و هەژمونی خۆیان بسەپێنن. بەڵێ بەڕێز سریل فێدرشۆفن شارەزای وزە و جیۆپۆلیتیکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست سپاس لە ئامستەردامەوە لەگەڵ کوردستان 24 بووی.